و مۆزەفێکی ئەوان دیارەکە محکەمە و مۆزەفەکە دێتە ئێرە بە هەمان شێوە دەوری باوکە بینێ و پەنجەم وەرەکات و ڕەزامەندیە لەسەر دەربڕینی پاسپۆرت. من ێستا لە بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیم ئەو بەڕێوەبەرەتی هاوڵاتی زۆر سەردانیەکات. لە پاڵ ئەمەدا لێسادا ڕێکارێکی نوێیان گرتوۆتە بەر تایبەت بۆ منداڵانەی دایک و باوکیان نییە لە خانەی بێسەرپەرشتانن. منەچمە لای ئەمیت سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کاک سالار بکاتەوە باش ئەم بڕیارە نوێ چێت تایبەت بە منداڵانی خانەکانی بێسەرپەرشت چۆن دەتوانرێت پاسپۆرتیان بۆ دەربکرێ؟ بەڵێ ئەوکو بەڕێز دەزانێ هەموو منداڵێک پێویستە باوشی لەگەڵا بێت بە ئەتیبار وەلی ئەمرە ئەمە یاسایی پاسپۆرتە بێ وەلی ئەمری لەگەڵا بێت بۆی بێ خاوەنی پاسپۆرت بۆی پەنجەمۆری بۆ بکە و ڕەزامەندی دەربڕێ. بەڵام منداڵی بێسەرپەرشتیار ئەو کاتە بێ سەردانی دادوەر بکەن سەردانی محکەمەی ئەحوالی شەخسی سلێمانی بکەن لەوێ محکەمە وەسی بۆ دانێ وەسەکە عادەتەن یا مۆزەفێکی محکەمە دەستنیشانەکات ئەیکا بە وەسی دەوری وەلی ئەمرەکە بینێ دەوری باوکەکە بینێ بۆ کارە هەڵەسێ یاخود ئەوەتانێ لە بەڕێوەبەرایەتەکەی خۆیان کە بێسەرپەرشتیاران لەوێ کارەکەیان بۆ ئەنجامەدرێت و مۆزەفێکی ئەوان دیارەکە محکەمە و مۆزەفەکە دێتە ئێرە بە هەمان شێوە دەوری باوکە بینێ و پەنجەم وەرەکات و ڕەزامەندیە لەسەر دەربڕینی پاسپۆرت بەو شێوەیە کارەکەی بۆ جێبەجێکرێت. ئەمە بۆ ئەو منداڵانەی کە خوار هەژدەن بۆ سەر و هەژدەك ئەم گرفتانیان نییە بۆ سەر و هەژدە و گرفتەی نییە بەڵام پێکۆ لە حوالی ئێستا و کۆزانی هەر کەسێک بە سەروی هەژدە بێ خوار هەژدە بێت هەر تەمەنێک بێت پێویستی بە کارتی نیشتیمانیە. باشەمان ئەگەر کارتی نیشتیمانیشان نەبێ هەر بە هەمان شێوە پاسپۆرتەکەیان بۆ دەرکرێت لە ئێوە ئەو کاتە ئەبێ سەردانی نوێنەرەکەیان سەردانی دایری کارت فەرمانگەی کارتی نیشتیمانی بکەن بزانن لەوێ ڕێنمایەکان چۆن چۆنیە تاکۆیانکەن بە خاوەنی پاسپۆرت کارتێکی نیشتیمانی نوێ. باشە ئەو منداڵانی خوار هەژدەن و پاسپۆرتان پێیان بۆ سەفەرکردن موافقەت لە چێ وەرەگیریەمان هەر لە حکومەت وەرەگیرە بە هەمان شێوە دادوەر محکەمەی ئەحوالی شەخسی بڕیارێکی بۆ داد بۆ بابەتش. کاکسال لە ماوەکانی ڕابردووە ئێوە زۆر باسی و بابەتتان نەکرد کە هاوڵاتیی زۆر هەیە کە پاسپۆرتەکانیان تەواو بۆ وەری ناگرنەوە لێسێ چەند پاسپۆرت ماوە لای ئێوە؟ بەڵێ ئێمە نزیک 1800 پاسپۆرت تاکو ئێستا لە فەرمانگەکەمان ماوە سەبارەت بە سیستەمە کۆنەکە کە جوازی ئەیە تاکو ئێستا نەهاتوون وەریگرتنەوە داواکەین لە هاوڵاتیان کە بێن بۆ وەرگرتنەوەی هیوای تا ئەکسپایریش بۆ بەڕاستیە بێسەر لە نوێنەی کاتەوە پێشەوەی وەریگرێتەوە. تایبەت بە فڕۆکەخانەکان ئەمە تا چەندێک گرفت بۆ ئەو کوردانە دروستەکە کە لە تاراوگەیان کە پەنابەر لە دەروی وڵاتە. بە ئەو کوردانی کە لە دەروی وڵات لە جیهان بڵاو بوونەتەوە داوای پەنابەرێتیان کردووە یا ئیقامەیان هەیە لەسەر ئەو بنەمای ئیقامەکەیان دراوەتێ زۆرن بە سەدان هەزار کەسن ئەمانە کە دێنەوە بۆ هەرێمی کوردستان و مۆر لە پاسپۆرتەکەیان نەدرێ کێشەشی زۆر گەوریان بۆ دروستە بێت کە ئەگەڕێنە وڵاتی خۆیان ئەگەڕێنەوە ئەوروپای ئەمریکا شوێنیشکە و ئەبینن مۆری عێراق و هەرێمی کوردستانی بەسەرەوەیە ئەوە ئاڵێن دیارە کێشەکەتان چارەسەر بووەوە و پەنابەرێتەکەیان یا ئیقامەکەیان لێ وەرەگرنەوە و دیپۆرتیانەکەنەوە بۆیە کێشەشی زۆر گەورە چونکەوە 10 ساڵە 20 ساڵە چاوەڕێتە ئەو پەنابەرێتی و ئیقامەی وەرگردوێتەوە دوایی بە مۆرێک دیپۆرتیکەیتەوە کارەساتە بۆی بەڕاستی بەڵام ئەم کێشەیە بەڕاستی لە عێراقا چارەسەر بووە بۆ لە کەرکووک لە نەجەف لە بەغداد لە بەسرا بۆ چارەسەر بووە لەبەر ئەوەی ئەوان دەرگای ئەلکترۆنی بەکارێنن ستەمپ مۆر لە پاسپۆرتەکان نادەن بەڵام دەرگای ئەلکترۆنی لە مەتاری هەولێر هەیە لە مەتاری سلێمانی هەیە ئەوە 2 ساڵە دانراوە بکاری پێ ناکرێت جا ئەگەر کاری پێ بکە حکوومەتێرە ئەوە سەدان هەزار هاوڵاتی خۆمان لە تاراوگا لەو کێشەیە نەجاتیانە بێ چونکە مۆر لە ستەمپی لە نادرێت بە دەرگای ئەلکترۆنەکە بە ئاسانی تێپەڕێت و هیچ کێشەیشی نییە. باشە کاک سالار لە کاتێکەکە مۆر لە پاسپۆرتەکە نەدرێت ئەو بە دەرگاکەیە تێپەڕێ ئەمە داتاکەی لەوانەیە هەڵبژیرێت ئەمە ناچێتەوە ئەو لای حکوومەتانی ئەوروپا و ئەمریکا ناگەڕێتەوە داتاکە ئەو وڵاتانە پێی نازانن لە بەرەوەی دوو سیستەمی جیاوازە بەڵام گرنگەوەی مۆری لێ نەدرێت کە کارەساتی زۆر گەورەیە کە مۆریان بۆ لێ بەڕاستی ژیانێ فۆتێت. من نێستا کات مەژوورە بنەوە بەڕێبەرەتی پاسپۆرت قەرباڵغێکی زۆرم بینی وەزاکتان چۆن بە ساڵاتیانەوە؟ باشنیشکور زۆر باشە ڕواتکارەکان هاوڵاتی لە هەمان ڕۆژا بێ بە خاوەنی پاسپۆرت
و لەبەر ئەوەی ئێستا پشووی هاوینە خوێندکاران لە ماڵەوەن و وەرزی گەشتکردنە بۆیە سەیرەکەی لۆدێکی زۆر دروست بۆ لەسەر بەڕێوەبەرەتەکەمان و کارەکان بە باشیە ڕوا زۆر باشە تەنها دوێنێ نەبێتکەوە ببوونێ ئەو مەراسیمەوە پشوو بوو لە عێراقا هاوڵاتیان معاملەیان کرد تەنها نەبوون بە خاوەنی پاسپۆرت و ئەمڕۆ هاتوون وەرێگرنەوە. کاکسەلار کۆتا پرسیارمەوە بێت تایبەت بە ئەو حساب بانکی کە ئێستا پارەی دەرێنانی پاسپۆرتی لەسەر وەرەگیری ئەمە هاوڵاتیان تا ئێستا شارەزای هەندێکیان گرفتیان بۆ دروستە بیا هەندێکەیەکە لە دەرەوە ئەییا بەکرێ بۆ ئەو دوکانانی دەوروبەر ئەمە چیتان کردو بۆ ئەم بابەتە؟ خۆشببختانە پێشتر هاوڵاتیان کارتی بانکیان نەبوو بەس خۆشببختانە ئێستا ئەژماری من زۆربەی هاوڵاتیان هەیەە باژماری من بەکارێنێت و من ئەمەوێ بەڕاستی بە ئەو کەسانە بڵێم کەوا ئەژماری منیان هەیە هەموو پارەکە ڕانەکێشن کە ئەنوێ پاسپۆرت دەبێنن بەشی پاسپۆرتەکەی باتیا بێنەوە توێکەزار چونکە هەر پاسپۆرتێک باینەوە توێکەزارە کە هەنەوەتوێکەزار ڕسیید لە ئەژماری منە هەبوو هیچ کێشەی نییە بەکارێنێت و کێشەی نابێت و هەندێک خەڵکی کەش هەیە کارتی بانقیکەی هەیە هی چەندین ساڵە هەیەی و خۆکۆزانی بانقیی زۆر لە هەرێمی کوردستان و عێراقایە ئیتر ئەو کارتە هی ئێرە بێ هی بەسڕە بێ هی بزاخۆ بێ کێشە نییە گرنگەوەی کارتیشی بانقی پێ بێت و بەتایبەتی ئەژماری من کە بەکارێنن کار ئاسانی زۆر کردووە واتە بێ کارتەکەی بە فعلی پێ بێ یاخود لە ڕێگەی ئەپیشۆ بەکارێت بەفعلی بەفعلی بێ کارتەکەی پێ بێت دەسپاس بۆ بەڕێستان بەڵێو کە جوویسی بنەوە تایبەت بە ئەو ڕێکارە نوێیانەیە بۆ دەرهێنانی پاسپۆرت بۆ منداڵانی خانی بێسەرپە ژوان کە لە خوار 18 ساڵەوەن لەمە دو پاسپۆرت بۆ ئەم منداڵانە دەردێنێری هاوکات ئەو سیستمەشی کە هەیە لە فڕۆکخانەکانی عێراق تایبەت بە دەرگای ئەلەکترۆنی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان نەکەوتۆتە کار.